باشە کاک دکتۆرگیان کەسێکی نابینایان نابیست خۆ ئەمانە هیچ کێشەیەکیان لە عەقڵیان نییە بۆچی لە قوتابخانەی ئاسایی وەرناگیرن؟ وەڵا پرسیارێکی بەجێ ئەوانش خاوەن پێداویستی تایبەتن کە ماڵی خاوەن پێداویستی تایبەت یا پەروەردەی تایبەت چێ زۆر کەسێت تا ئێستا شتانە نازانێ پەروەردەی تایبەت چیە گەڕێتەوەوانن کچەکەی من ئەوانەی کە گەشەیان دوا کەوتووە ئەوانش کە گەشیان پێشکەوتووە ئێستا بۆ نمونە لە سلێمانی کۆلێجی ئەزمڕی بەهرەداران هەیە بۆ مناڵە زۆر بەهرەمەند و زیرەکەکانن ئەوانەی لە ئەوایلەکانن لە هەولێر قەڵا هەیە لە دهۆک هەمانە کۆلێجی دهۆکە بۆ بەهرەداران ئەمانەشە پەروەردەی تایبەتن لەبەرە بۆچی تایبەتە کە ناونراو پەروەردەی تایبەت خەڵک وازانی بەس ئەوانەی بیرکۆڵ و ئۆتیزم پەروەردەی تایبەت نا ئەمەشە لەبەرەوەی ئەم مناڵە زۆر زیرەکە ئەو منهەجەی مەکتەب بۆ مناڵی زۆر زیرەک دانەنراوە کەواتە ئەمان منهەجی چێ خولستریان بیتە ئەو مامۆستایانە ناتوانن خۆیان بەهرەمەند نین هەمویان تا بتوان کەسانی بەهرەمەند منهەجەکان بۆ زیاکەی ڕۆ هەیە خێرایەکەی لە جاتی بنەڕەتی بە 9 ساڵ تەواوکە بە 6 ساڵ تەواویەکە ڕەفیقەکانی ئەو لە یەکی بتەوەسەیەم گەشتوتە چواری عدادیە پێشەکەوێ ئەمە خێرا ڕوە لەبەرەوەی گەشەی خێرایە کەواتە ئەمانن بەنیسبەت نابینا و نابیستەوە بەڵام ئەمانە شەر پەروەردەی تایبەتن لەبەر چی لەبەرەوەی نابینا خۆ دەزانی ئێمە مشکیلەکەمان چییە ئێستا هەیە لە زانکۆ لامانە نابینایە بەڵام لە ئامادەی و ئەدادی بۆ کەمە لەبەرەوەی ئێمە مامۆستاکانمان زمانی با بڵێن تەریقەی برایلی پێڵێن خاڵی هەڵتۆقیوە وەکو چۆنەڵی بارزە هاتوۆتە دەرەوە دەستی لەسەردانێ ئەو نازانی ئەوانە بخوێنێتەوە مە تەریقێکی تایبەتە ڕێگایەکی تایبەتە بەس هەندێک مامۆستا ئەیزانن پێڵێن تەریقەی برایل خۆی ئەو کەسێ بە مناڵی چاوی لە دەستدا بۆی ئەم تەریقەی دۆزیەوە کەسانی نابینە ئاوا بە دەستلیان فێریە بن ئەمە مامۆستاکانی ئێمە لە کۆلێجی پەروەردە ئەم منهەجە ناخوێنن لەبەرەوە چۆنی فێرکە نایزانێ ئەوش چاویشی نییە تا ئەوەی بۆیە نووسێ بەس گوێی بەکارێنێ جا هەندێک منهەجێ پێویستی بە چاوە بۆیە لە ئێستا نابیناکان پەیمانگای ڕووناکیەوە بزانم بۆ نابینایە لە بەسەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵاتیە بەس کاچنە جامیعە و یا ئەعدادی و شت دێنە مەکتەبە ئەتیادیەکانە زۆر ئاساییە بەڵام ئەو تەریقەی بەرانە پێویستە ئێمە لە مەنهەجەکانمان حسابی خەنەکولیی تەربیە بە مامۆستاکان شارەزا بن نابیست پێویستی بە زمانی ئاماژە هەیە چ ئەوان گوێیان نییە لە قسەکانی من و تۆ تێ ناگەن قسەکردن زمانی ئاماژەها ئێمەش بەکارێنین کە مناڵی هینەکە دایکی ئاوای بووەکە پێچکرێ بە گۆڕما هەر قسەش ناکەن تێگالی ئەم زمانی ئاماژێ هەیە بەڵام ئەوان زمانێکی تایبەت بە خۆیان هەیە مامۆستاکانی مە زمانی ئاماژە نازانن ئێمە لە مەکتەبێ کۆبنەوەیەکمان کرد وتی مناڵێکمان ئاوا نابیست بوو وتی هەرچی مامۆستا هەیە و لەگەڵ یا خەریوی نەمانزانی تێ بگەێنین ئەو لقاحەکە دەرجەکەی لە خۆی یاوە یان نامەی قەترە شتەکان چکەوە نییە گەڕێن لە مەکتەبەکان نەمانزانی چۆن تێگەێنین چە تێگەاندنی ئەوان کارێکی ئاسان نییە ئەمە پێویستی بە کەسێکی شارەزاوێ لە زمانی ئاماژەیە ئەمە کە مامۆستاکە نەیزانی لە کۆلێژ نەیخوێنە چۆن نەتوانێت مناڵە فێرکە بۆیە ئەمی شەرت عینەشت لە پەیمانگایەکی تایبەتە پەیمانگای ئاواتەوە بزان پەیمانگایی شێلەوانەیە کە سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە ماڵیان ئاوا بێ لەگەڵ یان نەڕۆن بەڵام دوایەوە شتوانێ بگاتە جامیعەش